بەڕێز جەنابی کاک شێخ لاهووری شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتوانی لەگەڵ هەڤاڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتوانی بە سەردانێکی مەیدانی هاتنە سنووری ئیدارەی گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان بەسەر کردووە بۆ مەبەستی ئەوەی کە چەند بکرێت هاوکاری تەندروستی بۆ ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا وەزعی گەرمیان لە حاڵەتێکی تایبەتمەندە و بەڵکو باسەکرێت لە حاڵەتی کارەسەتبار ناوزە دەکرێت ئەو هاتنیان بەو مەبەستە بوو کە کۆمەک و هاوکاری پزیشکی تەندروستی بگەێنە سنووری گەرمیان و بە تایبەت بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان لەو کۆبوونە بە ڕێزان کاک تۆرمیلان و کاک دکتۆر سۆران ئەندامانی مەکتەبی سیاسی کە جەنابی کاک لاهوور ڕایسپاردوون بە کاک دکتۆر سیروانیان ڕاگەیان ئێمڕۆ تا ئێوارە قائمەیەکیان بۆ حازرکە لەگەڵ دکتۆرە پسپۆڕ و پشکە پسپۆڕەکان بۆی ئەو قائمە کە چەند داواکاری تایە بۆ خزمەتکردنی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان و نەخۆشخانەکانی گەرمیان بۆی جێبەجێ بکەن ئێمە هاتنەکەیان بەرز ئەدەرخێنین و ئەو داواکاریانەی دڵنیاین لە زووترین کاتە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە زۆر سپاسیانەکەین و دەستخۆشیان لەکەین کە بە دەنگ داواکاریەکانی خەڵکی گەرمیان و ئیدارەی گەرمیان و تەندروستی گەرمیانەوە هات. زۆر سپاس کاک سەلاحجان. طبعا ئێمە ئەمڕۆ لەگەڵ جەنابی هاوسەرۆک کاک شێخ لاهوور لەگەڵ هەندێک لە هەڤاڵانی مەکتەب سیاسی سەردانی گەرمیانمان کرد. دیارە ئێمە وەکو یەکێتی لە ڕابردوو لە هەر شوێنێک بزانین کە گیر و گرفتێکی تەندروستی هەیە یا هەر گیر و گرفتێکەکە ئێمە دەبێت لە ناو خەڵکی خۆمان بین. ئەمڕۆ هاتین بۆ پشتیوانی ئیداری گەرمیان و خەڵکی گەرمیانیش وە تەندروستی گەرمیانیش پێم ئێمە لە ڕابردوو وەکو یەکێتی لە ڕێکارەکانی خۆپاراستن هاوکاری حکومەتمان کردووە بە هەموو شێوەیەک لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە و هاوکاری مانگەیاندۆتە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان لە ڕێی دەستگای مرۆیی مامەوە لە هەر شوێنێ پێویست بوو بێ ئێمە هاوکاریمان کردووە. بەڵام ئێستا کاتەکە کاتی ئەوەیە کە دەورمان هەبێ لە چارەسەرکردن. حکومەت لە بڵاوکردنەوەی ڕێنمایی خۆپاراستن سەرکەوتوو بوو و هەموو حیزبەکانیش هاوکاریان کرد و هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن و یەکێتیش دەورێکی زۆری هەبوو لە هاوکاریکردن لە بڵاوکردنەوەی ڕێنمایی خۆپاراستن. ئێستا کاتی چارەسەرە کاتی ئەوەیە کە تۆ هەوڵ بدەیت کەمترین کەس بمرێت. ئێمە ئەمڕۆ وەکو یەکێتی بە دکتۆر سیروانمان کردووە هەر شتێکت پێویستە بۆ تەندروستی گەرمیان ئێمە بۆ جێبەجێ دەکەین. ئەو عیلاجە تازانی کە ئێستا بۆ نەخۆشی کۆرۆنا بەکاردەهێنرێت لە وڵاتە پێشکەوتوەکان ئەو داوای بکە ئێمە هەوڵ دەدەین بۆ گەرمیان دابینی بکەین. دیارە چارەسەرەکانی کۆرۆناش ئەمە هیچی چارەسەری 100% نییە و بەداخەوە کۆرۆنا ماوەیەکە لە خۆشەویستان و ئازیزانی ئێمە دەبا ئێمە هەمومان دڵتەنجین پێی. بەڵام ئەمە شتێکە تازە هاتووە و لە هەموو وڵاتانی شەیە. ئەوەی کە بە ئێمە بکرێ لە دابینکردنی چارەسەر بۆ گەرمیان جێبەجێ دەکەین چۆن لە ڕابردوو بۆ شوێنەکانی کەشمان کردەوە. بەڵام ئەوەی کێشەی ئەم خەڵکەیە جگە لە کێشە تەندروستیەکە گیر و گرفتی داراییشی هەیە. دیارە گیر و گرفتی داراییەکە ئەمە یەکێک بۆ لەو وانەی کە کێشە تەندروستیەکەشی خورستی کردووە. ئێمە بە کاک سەلاحیشمان کردو هەر بڕیارێک دکتۆرە بەڕێزەکان دەیدەن ئەو جێبەجێی دەکا و ئێمەش هاوکار دەبین. دیارە کۆمەڵێک دکتۆر هەیە کە شارەزاییان هەیە لە نەخۆشی کۆرۆنا لە سلێمانی لە هەولێر دهۆک ئەوان دەبێ پلانی ئایندەدا بنێن. ئێستا کاتی ئەوەنی ئێمە هەر داوا بکەین خەڵک خۆی بپارێزێ. ئەوە لەلایەک بە خەڵکمان کتووە خەڵک خۆی بپارێزێ. ئێستا ئێمە دەبێت لە چارەسەرکردنی خەڵک بەشدار بین. پرس بەو دکتۆرانە بکەین بۆیە بە دکتۆرەکانی گەرمیان چی بڕیارێکیاندا بۆ مەسلحەتی خەڵکی گەرمیان بێ ئێمە وەکو یەکێتی جێبەجێ دەکەین. بەڵام